لەگەڵتان بەردەوامم چین لای چەند هەواڵێکمان نووسەر و ڕۆشنبیر دکتۆر جەمشید حەیدەری نوێترین بەرهەمی خۆی بڵاو کردوێتەوە، بەرهەمێکی چاپکراوی خۆیەتی بە ناوی ساڵێک لە تەمەنم. بيت شاهينا وليك جاوزا بيت الشام من درع محازم وكشوشتيان شوي دانشتوتا شرط واو ايوانكي نووسەر و ڕۆشنبیر دکتۆر جەمشید حەیدەری کتێبی ساڵێک لە تەمەنم بڵاو دەکاتەوە. کتێبخانەی حەیدەری کۆڕێکی بۆ نووسەر و ڕۆشنبیر دکتۆر جەمشید حەیدەری ڕێخست لە کۆڕەکە نووسەر نوێترین بەرهەمی چاپکراوی خۆی بە ناوی ساڵێک لە تەمەنم ناساندن و بڵاوکردنەوەی بۆ کرد. ئەم بەرهەمە باز لە لایەنە کەلتوری و لە هەمان کاتدا فەرهەنگیەکانی ژیانی نووسەرەکات لە ساڵی 1963 تا ساڵی 1964 هەر لە کۆڕەکە باسێکی ئەو بەسەرهات و ڕووداوانەی کرد کە لەو ساڵەدا ڕوویانداوە و کاریگەریان لەسەر ژیان و ڕەوتی نووسین و هونەر و کەلتوری کورتا بووە. برادرمان زۆر داهاتن وێنێ لەمە کۆڕی ساڵێک لە تەمەنمان هەیە، بەشی دووەمە بەشی یەکەمی مانجی 11 بوو لە ساڵی 1962 لە بۆ 63 ئەم ساڵی 63 لە بۆ 64 ساڵێک لە تەمەن باسی هەر نووسەرێک کە سایەتیە کە دێ لە کتێبخانەی حەیدەری لێرانە کە کۆڕێک دەکاتن باس لە ڕووداوە هەستیار و زەقەکانی ئەو ساڵە دەکا کە وەرچەرخانێک لە ژیانی ئەو کەسایەتیە ئەو کەسە سیاسەتمەدارە یان نووسەرە یان هەرچیە هونەرمەندە هەرچێک بێ وەرچەرخانێک لە ژیانی ڕۆیدایە کە کاریگەری زۆری لەسەر ژیانی هەبووە. لێرە ئەمڕۆکە دکتۆر جەمشید حەیدەری بەشی دووەمی ساڵێک لە تەمەنی هەیە لە کتێبخانەی حەیدەری باسی ڕووداوەکانی لە 8 شوباتەوە ساڵی 1963 لە بۆ 8 شوباتی 1964